سيرو فيديو والله هیچی بکەین کاکە باوەڕکە ئەم کەسی دۆگە منیش خەومی باوەڕەکەی سەعات تقریبا 2 شەو خەوتوم چیەکەی تۆ شەوان کاکە باوی خەویش نەما باوەڕکە ئەمە چی وەڵای بۆ خۆم خەریک مۆبایلم پۆبجی یەکەم کاتەکانی بە پۆبجی بین ماکوژە وڵی هیچی بکەین کاکە بەخۆ ئایتر لەگەڵ برادرانی ئەوروپای قسەکەم خۆ ماشەڵا گەنج لە وڵاتانەما هەمووی ڕۆیشتووە بۆ خۆم شەوان تا درەنگانی قسەیان لەگەڵاکە هەمووش هەیە کورەیتر پۆبجی و تەلەفۆن و ئەتاری و سەیری فلیم و سەیری یاری و کوایسا بایەوە نەماوە بخەویت بەیانیان بۆ خۆم حتانی وەڕۆخەو ئەی بۆ ناشێ بەخەبەری کورەی چی بکەین ئیشم چییە برا ئیشم چییە سڵاوتان لێبێت بەرنامە و مایکی پەیامی ئەم جارەمان دەربارەی ڕێخستنی سیستەمی خەوە دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین لە گەنجان بپرسین لە چین تۆشەکان بپرسین تا چەند هەوڵتان داوە تایمی خەوتان ڕێک بکەنەوە ڕۆژانە و شەوانە لە کاتی خۆیان هەم خەون و لە کاتی خۆیان هەستن بە تایبەتی لە دوای سەعاتەوە لە دوای سەعات 11ەوە ئیتر وردە بیر لە خەوتن بکەینەوە بەڵام ئێستا وای لێ هاتووە لە دوای سەعات 3 و 2 4 و ئەوانەوە خەوین و سەعات 12 نیوەڕۆ هەنێک کات درەنگتریش خەبەرمانە بێتەوە نوێژی بەیانی هیچە فەوتێ جایوای نیوەڕۆگەش خەریکە فریای ناکەوی دەچمە لای هاوڵاتیان لەگەڵ کاکێمنی هاوکارم بزانم ئەوان تا چەند سیستەمی خەویان ڕێخستووە لەگەڵماندا بن و سەرتاش لە ئەم برایەوە دەست پێ دەکەین لای سەرنجی بەڕێزیان چی تایمی خەوت ڕێخستەوە گەنجێک یاخود درەنگە خەوی چۆنە وەڵی درەنگ خەوت نەگەت چی تر بە پێی شەوە هەر کاتەوە جارە بەناگە تقریبا ساعت چەنە خەوی دەوری 12 تا ڕادەیەکە توانین بڵێن لە چاو هەندێک گەنجا باش باشم تقریبا هەیە درەنگتر 4 3 2 زۆر ڕاستە هەیە 5 بانێخەوێ تا 5 وارە ئەی ڕۆژانەکەی هەڵەسی بەڕۆژ وەڵی ئمە کاسی بغاری ناو بازارێ تقریبا تر لە 8 نۆڵەسی ئەو کاتە تێرخەوە بی لەو ماوە عیبی نییە باش تۆ زووتریش خۆی لە سەعاتەوە خراپ زۆر باشە بەیستە تازە فێر نەبین وا ڕاناتیم بۆ شەوێ زیاتر مەشغوڵی چییە بی ڕۆژانە یان بە شەوان بە تایبەتی کە ناخەویت ئەسەر قاڵتەکە بە تایبەتی ئێستا باشە شەوگات دوور و درێژە وەڵی بڵم چی هیچی وانی یان هەر موبایل و تەلەڤیزۆنەوە هەروانێ مۆبایلەکە تەواو مەشغوڵی کردووی زۆر زۆر هەروانە خەڵک جانێکی بۆیە هەروەڵا لایەنە کۆمەڵایەتەکە زەعیف بووە نییە زۆر زۆر جاهات چۆ کوامەوە هیچ نەماوە نە کەساکە لە کەس نەماوە هەمی مەشغوڵە هیچیش نییە خەریکی شتێ نییە ینی خۆیان خەون و هەڵەسن وەڵامی لە کاتی خۆن بەس مناڵەکانی من ناخەون تقریبا سەعات چەند نەخەونەوە وەڵاهی بۆ 2 بۆ 3 کوڕەکانم بەڵێ هەوڵ نەداوە یارمەتیان بەی تایمی خەوەکەیان ڕێکەنەوە وەڵاهی تر بڵێم چی نازانم بەخوا من نەخەومی تر نازانم بە قسەم ناکەن بە ڕۆژا خەریک چین وەڵا دەوامیان هەیە و ئیشتەکەن بەڵێ زۆر کات ئەو لە ڕۆژەکە چالەوچی ئەو توانایان نەبێ ینی مانوو بن لەبەرەوەی شەوەکە باش نەخەوت وەڵاهی بڵێم چی نازانم جەناب دۆکو خۆت کێ خەویت کێڵەسیلە نۆ بۆ دە بەڵێ ماشەڵا زۆر باشە خەویت تقریبا ساعت چەند هەڵەسی بۆ نوێژەڵەسم دیسانتر ئەخەوەمەوە تقریبا چەند ساعتیش دوایی هەڵەسم ماشەڵا لە ئاستی ئیرەی پێبردن چکە زۆر ماشەڵا بە شێوەیەکی تەندروست هەمە خەویت و هەمەڵەسیت مناڵەکان چیڵن لەوەی کە بتوانێوانی شوکو خۆت هیچ نەبێ وان سەعات 12 11 و نیویش نوێ 11 بخەون یا ئیمتیحانیان هەیە سعیەکەن یا هیلاکن لە ئیشاتونێتەوە هەر ئەوەی تر بڵێم چی تر بۆ خۆیان حەزەکەن دانیشن موبایل بکەن بەدەست موبایلی لە سەری لە عالم تێکدا بەڵێ مەشغوڵ بەوە ئیتر قسەیان لەگەڵەکەم بە قسە بناکەن گەورن خۆ مناڵشتین عادەتەن ئەگە بمێ کارێکی گرنگم هەبێ بەیانیان زۆڵەسم با بڵێن ئێستا ژیان وای لێ هاتووە ئەبێ هەڕاکەیت و خۆمانوکەی بۆیە ئەبێ خەوەکانە ڕێ بکەیتەوە بەپێی ئەگەر تەلەبەی ئەبێ سەعی تایبەتی خۆ هەبێ کاتی خۆتەیە بێ ئەگەر وەرزشوانی ئەبێ کاتی تایبەتی خۆت بۆ خەودانی لەبەرەوەی هەتا نەخەوی مشکلی ئیستراحەت ناکە کە مشکیشی ئیستراحەتی نەکرد ناتوانانی بۆ منە تۆ پەیام نێرێکی ناتوانانی ئیشەکەی خۆت بە جوانی بگەێنی من وەرزشوانێکم
بۆ نمونە من کابرایەکەم وەرزشوانم ئەبێ بتوڵەیەک بەدەست بێنم لەبەرەوە پێویستمە مشکی ئیسراحەتە مشکی ئیسراحەت ژەوەی خەوی بۆ بکەی و ئەنجا هەوڵ بیت ئەمنە هەوڵ بیت یعنی بە ڕۆژەکە ئەمنە خۆمانوکەی بۆی شەوەکەی تر مشکی خۆی بڵێ ئادێ بخەوەتەوە لەبەری خوا ژوای دروست کردووە ئێتە سواس جەناب کاتی خەو چۆنیە ئەگەر پێمان بڵێ تقریبا کاتی ئیش نەبێت و خەمو نەبێ بەیانی کێ خەوی وە کاتێکی ئیشی بێت چۆن یاخود نەخێت هەر درەنگەخەوی بەڵام بە ڕۆژەکە ئەگەر ناچابێر زوو ئەڵەسیتون دەجات مەبەست ژیانی شخصی خۆمە وەڵی نەبێ بە خۆڵگەشان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی دوای بانگی خەوتنان ئیشا بخەون لەو کاتەیە باڵێ من دوای بانگی ئیشا عادەتم وایە یەک دوو سەعات دەخەوم بۆی مشکم ئیستراحەت کات دوایەوە هەڵەسمەوە باڵێن شۆگە من وایە هەنێ ئیشەیە پێویستە لەو کاتەیە بیکەم بەیانیانیش عادەتەن زوو هەڵەسم من هەموو بەیانێک خەبەرمە بێتەوە ئەرەوەڵا بە ساعت چۆن هەڵسی بەیانیان بەیانیان وەڵای قوربان شەش هەڵەسم چاییەکە خۆم ئاوە تۆزێ خەریکی موبایلە بووم دوایە بۆیە خەومەوە هەتاوەکو هەشتنی و لابایت دوێ چۆنسە کار و فرمانەکەی خۆ چەند گرنگە کە ئەوە لە کاتە وابەستە بین بکاتەوە لەبەر ئەوەی کە ئێستا ئێمە سەعات 11 نیوەڕۆ هەڵسین 12 نیوەڕۆ هەڵسین چواری بەیانی بخەوین بەڕاستی میزاجیشمان وەکو پێویست نەخێر زۆر خراپە بەزی من داوا لەو گەنجانە ئەگەم ئەگە تەلەبەی ئەگە هەر کەسێکی کورەگە بێ ئیشیشی وەڵی باش نییە چونکە لە دواکەوی هەم ئیسراحەتیش ناگەی زۆر سێریانی تۆ جاریوە من بۆ نمونە جمعان بۆ نمونە دەوامم نییە تا 11 ئەخەوم سێرەکەی هەڵەسی هەر هیلاکی هەڵەسم خۆمە شۆمە ڕۆم بۆ نوێژی جمعە لەبەرەوە فەرزێکە بێ بیکەم بەس ڕۆژەکانی کە هەستەکەم مرتاحترم لەبەرەوەی زووتر هەڵەسی بەڵێ سەلام وڵایی خۆی زوو خەوتن شتێکی باشە یعنی ئەگەر تۆ ئینسان بتوانێت لە کاتی دیاریکراوی خوێنەوە بۆ دا بەڵام زۆر زەحمەتێ سەلم کاتا خەڵک بخەوێ لەو کاتانە هەمووی ئەکەوێتە دوای 12 و 1 و 2 هەمووشمان نەزانین کە شتێکی باش نییە بە مۆبایل و بە یاری و بە تەلەفۆن و پۆبجی و زیاتر مۆبایلە ئەوەیە کەسی لێ ڕەحمیشی کەم کردوێتەوە هاتوچۆی کەم کردوێتەوە ئەوەی چەکە لە هۆکارەکان ئەو باسێکی خۆت بکەی کەی زیاتر ئەخەویت من خۆم لە دوای 12ەوە خەوم ئەرەوەڵا ئەبێت چەند هەستیان ئیشەکە لەکەیەوە دەست پێکە وڵای من خۆم منیتر لە دەوە هەڵەسم لە نۆ هەڵەسم لە دەوە هەڵەسم ئاوە تر ڕۆژ کەوتووە هەندێک کەس سەڵەن کاتێککە حوت و هەشتی بەیانی هەڵەسی میزاجێکی باشتر تەندروستێکی باشتر بەڵام هیوامانێ 12 نیوەڕۆڵەسێ دوی نیوەڕۆڵەسێ باوکە ناسم پێی وتوم کوڕەکەم بە شەوە بە خەبەر و بە ڕۆژە خەوتو وڵی خۆی شتێکی باش نییەوە بەڵامی تر هەمووشمان بەعام ئەو حەقەتە زانین کە شتێکی خراپە تۆ لە 12 هەڵسی بە بینێکی تێکشکاوەیە هەم لە ڕووی شەرعیشەوە جایز نییە ئەوە شتێکی شەرعیە لاهینا لە ئاەتی قورئانە هاتووە کە ئەفەرمێ وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا ڕۆژ بۆ ڕۆژی معیشەت و ئیشکردن و هەوڵان شەویش بۆ ئیسراحەت و خەو حتا تەنانەت حرامیشە کەسابەتی شەویش ئیتر خوای گەورەمە بەرنامێکە داینە ئەمە ڕێسایەکە بەڵام ئێمە وەکو پێویست تەطبیقی ناکەین وڵی تا ڕادێکی باش تا ڕادێکی باشەڕواڵە ئەتوانی بڵێ ساعات چەند ئەخەوی ساعات چەند هەڵەسی وڵی تقریبا تر لە دۆنی بە دووەتە 11 ئاوات 11 چارێک حەز ناکەی کاتێک کە لەم کاتە باشە ئەخەویت و لە کاتێکی باش هەڵەسی ئەو ڕۆژە میزاجە باشترە تاقە و باشتر بەتاکی زۆر باش بەتاکیت هاوڕێش دڵنیام هاوڕێش ئەناسیت هاوڕێت هەیە کە بە پێچەوانە و زۆر خراپە بەڵێ ئەرەوەڵە برادرم زۆرە لەو شوێرەوەڵە هەر خەڵک خزم کەسیش زۆر هەیە بە تایبەتی مناڵی ئێستا بەڕاستی مناڵەکانە بفێرکەن کە دایک و باوکانە بێ زۆر خۆم مناڵەکانیان زۆر خوێنن بەڕاستی بۆ گەشیان باشە بۆ هەموو شتێک باشە ئینتەرنێتیان بۆ جیاکەنەوە و مۆبایل و ژوور و بۆ ئەوەی نابخەون بۆ ئەوەی کە زیاتر خۆیان مەشغوڵ ئەرەوەڵات ڕاستەکەی وایە چی پەیامێک دێ بۆ گەنجان بۆ خێزانەکان کە گرنگی بە کاتی خەو بن وەڕایتر کاتی خۆیان ڕێبخەن و ئیتر هەموو شتێک بە یانی بە پێی خۆی میزاجی تۆ تەبعەن لەو ڕۆژانێکەوە بەو تەندروستیە هەمە خەویت و هەڵەسیت زۆر باشە بێ ڕۆژەکەیوانی دەرەوەڵات زۆر باش نە باوێشکێکە دەی نە بێمیزاجە باش زیری شەکات هەروە خەواڵوو نیت ینی بێتاقەت نیت ئەو شتانە هەیە بڵێ دەواری خۆمانەڵێ دەموچای ترشاوی وە هەیە
نیوەڕۆژەکەیێتە دەرەوە هەر خەواڵەکەی بەیانی پێوە هەیە لەبەرەوەی کە شەو درەنگ خەوتەوە. ڕاستە بە تاکید باید ئەو پوریە باشی شکور تا چەند تایمی خەو باشە خەوتن و هەستان و نییە باش نییە نا سەعات چەندە خەیت و چەند هەڵەسی وڵای دەوری یانزا خەوم یانە باشە خراپ نییە ئیتر ئا دەوری دەونی و نۆنی و ئەو نای بەیانی هەڵەستم ئەرەوەڵا هەندێک جار بۆ فەرمانی ڕۆژ و نانی بەیانی ئەوانە ناچاری شەبێ زووتر هەڵسییان ئەر لەو کاتا بۆ تۆ گونجاوە بەهۆی شەکرەکۆ بێ هەستم نان بخۆم خی گەورە شیفا باش ئەوەی بخوایە ئێستا وای لاتوە گەنجەکان کەم زووە خەون لە دووە خەون سێ خەون بەهۆی موبایلەوەیە مۆبایل ئەی چیە قۆ ئەرەوەڵا ئەو گرفتەش لە لای ماڵ ئێوەش و ئاوا گەنجەکان درەنگ بخەون حتمەن هەیە چۆن نییە وەڵا هەیە وای لاتوە سەعات دووی شەویش نانەخۆنەوە ئەخە زۆر دانیشم بۆیە برسێن شەوکات درێژە شۆگار درێژارە پەیامێکت هەیە وەکو خانمێکی بە ئەزمون بۆ گەنجەکان بۆ هەموو هاوڵاتیان کە لە کاتی پێویستە بخەون و لە کاتی پێویست هەستن خەون و هەستن بۆ سیحەتی خۆیان بۆ میزاجیش ئەو ڕۆژە بەڕاستی کە تۆ سێ شەو باشترە بێت ئەیوە نییە تایمیان باشە بێت زەویان باشە بێ بۆ تەندروستیشە حتمەن ئەرەوەڵڵا پورێکیان ئێوە تایمی خەوتان چۆنە والله من باش نییە بۆ والله تزانم قەلقم نییە باش نییە ئینشاڵڵا قەلق نابیت و هەمیشە جێگیرە بێت تەندروستیت سەعات چەند بەگشتی والله تری دوانزە یەک ئەو کاتە خۆ باوەڕ ناکەم مەشغوڵی مۆبایل بی تەلەفۆن مەرە وەڵا بڵێ نەخۆشیەکە منیشی گرتووە ئەی طبعا هەرە وەڵا مناڵەکانی جا دایکیان ئاوا مۆبایل کا و درەم خۆی خام مناڵەکانیش درەنگ خەوێ وایە وەڵا وەڵا هەرە وەڵا وایە دیتان لەوە نەخیدەتەوە ڕێکی کەنەوە والله تر سوزام ڕێک نابێتەوە نە والله ئەم مۆبایلە وای کردووە نە والله تر قەلقی و خەفەت و تر ئەو جۆرەشتانە وەڵا ئینشاڵڵا خوای گەورە ئینشاڵڵا هەموو خەفەتێ بارە بێ بە خەوێکی باش ئینشاڵڵا میزاجێکی باش دەبێ ڕۆژەکە و کێشەکانی ئینشاڵڵا حەلە بێ ئیشەڵڵا دەی ئیشەڵڵا ئیشەڵڵا خوای گەورە کار بۆ هەموو لای ئاسان ئامین یا خۆ تقریبا ساعت چەند قێڵەسی ساعات دوانزە خەوین و دەوری ساعات شەش ڕستین بەبوونی ئیشەکەەوە ماشاءڵڵا ئەنگ بە 6 ساعت کیفایەتە بۆ جەناب بەڵێ ئارەوەڵا ئەخر مەجبوری ئیشەکەمان وایە ئەمە ئەنگ تقریبا دروستکردنەکەی لە 6ەوە تا کەیە شەش ڕستین خوشێلم خوشکردن و شوێنەوە کوڵاندن و هێتر تا دەوری ساعات دەوری نۆدە تاوا بینێش دێنە بازار ئێرە ساعات دوو داێنین بەڵێ تا ڕەنگەدار و تاماوەدات و ئەمڕۆی کوڵین بۆ بەیانی شێلم ئەمڕۆی کوڵین بۆ بەیانی جا دەریەکەین تا چەند گرنگە ئاوا ئاگامان لە تایم و کاتی خەومان بێ والله زۆر گرنگە بەس کاکە ئێستا وەزعەکەوای لاتە ببنێ ئەدرێت و موبایلەوە عنی خەڵکی سرحەتی نییە هەتا باینندانیشە بەدار موبایلەوە لە ماڵ ئێوە شەو کێشە هەیە درەنگ خەوتن هەموو هەیە ئارەوەڵا لە هەموو شوێنە هەیە هەموو ماڵەکان ئێستا وای لاتوە خۆی لایانی تەندروستی شەڵێ لە سەعات دە بە دواوەیتە کاتێکی گونجاوە کاتێکی گونجاوە لەدەوە بەس بەخوا کەس ئێستاوە ناکە مەگە لە لادەکان ئەماەوە باشە خۆ ئێستا شەوگاریش درێژە بۆ هەر ئاوا درێژەوە کێشێ خەڵکە وا ڕاهاتووە ئللا بێت درەنگ بێت جاخێت بەزەوەی کە ئیش بکات کاسی بکات زووە توانێت بخەوێت بۆی کە بتوانێت بانی زووەستێت واشی لاتۆ کاسبەکەش ئەڵێ بەخوا من هەر دووە خەو و بەیانی فەقیرە بێ زوو شەڵسێت جایوای میزاجی نابێ بۆ ئیشەکە ئەخدەی لە ئیشەکەی وا بێت دەبێت زووەستێت بانیان زوو هەڵنەسێ ناتوانێت بچێت سەریش ناچارە بێ زووش بخۆی بۆی میزاجێکی هەبێ ڕۆژەکەی وەڵام بتوانانی ئیشەکە بکات بدات ئیشەکە بوەستێت بەڕاستی خەو تاقەی وزەیە پێتە بەخشی وڵایکە خەون نەبیست حد ناکەیت بەڕۆژ ناتوانین بەدای ئاربانەیە ئیشەکەت بکەیت وەی ئێستا ئێمە بەشێکی نیشانەکەمان بۆ گەنجانە بەس وای لاتەوە دایک و باوکەکانیش درەنگە خەوت فەرق ناکات وڵای ئێستا هەمووی درەنگ خوێت مۆبایلەی تر هەر وڵا هەمووی کردوێتەوە ئەر عام هەر یەک و دوو نییە خی گەورە ڕسقی بێەوەی باشەڵا خی قوربانی تۆ بم هەر قسەکردنەکەەوە مشتێکە مەمنونم زۆر سپاس دەکەم قوربانی تۆ بم ساعات چەندە خەوی تقریبا والله تقريبا ده خم بليناك تسعة سوتشوار یعنی هەر لەناو جێگا و خەو لێ ناکەوێت أنا والله ناوجا قام خم بليناك نەخۆشیە یان گرفت و کێشەی دنیا والله أعطيك قرفت وكيشة دنيا ما هي خی گەورە ئاسانی کە ئیشەڵا باری کە ئیشەڵا بەس ئینسان ئەگە زووش بخەوێ بۆ تەندروستیشی باش والله راز أنا والله ويا وثاقه پوری ئێستا وای لێ هاتووە گەنجەکان و بەتەمەنەکانیش زۆر درەنگە خەون والله تروايا بس خوي ما بتمنين شوف لم شولات أواخو وڵا شەوان دەور دوانزە خەوم بەیانیان شەش هەڵەسم ئەو 6 ساعتە بۆ جەناب و کیفایەتە وەکو لایەنە سەحەکەی
مرتاحی یعنی دوای خەوت نایە ئەمان و نابیت نانە ئەو 6 ساعتە بۆ تۆ باش بەڵێ ئێستا وای لاتۆ مامۆستا درەنگتریش ئەخەون دوو ئەخەون سێ ئەخەون نازانم ئەو کێشە لە ماڵ ئێوەشا هەیە ئارەوەڵاو لە کێشەی لە هەموو شوێنێ هەیە بەڵێ ئەوسا دایک و باوەکان بە مناڵەکانیانەوت زوو بخەون بەستا دایک و باوەکانیش درەنگ ئەخەون بەڵێ خۆشیان لەگەڵ درەن خەون بەڵێ ئەگەوان بخەون مناڵەکانیش ئەخەون ئێستا هەمووی ئەم مۆبایلە و گۆڵێ بەڵێ ڕقەکەی تێکدا بەڵێ ئارەوەڵا چ پەیامێکت بۆ ئەوەی کە پابند بین بە کاتی خەوە بۆی میزاجێکی باشمان وڵی خۆی خەوتن سعات 9 بۆ 10 بخەوی زۆر باشە 9 بۆ 10 بخەوی بەیانیانژی تر بەیانیان وەکو سعات 7 و 8 حوت هەڵەسی 6 هەڵەسی تیادیە والله دیارە تایمی خەم بەعام کۆمەڵگای کوردی تایمی خەوی تێک چووە هەمی بەهۆی ئەم مۆبایلەوەی ئەم مۆبایلەوەیە بۆیە داواکانی لەدایکان و باوکان مناڵەکانیان هۆگری مۆبایل نەکەن هۆگەری ئەم ئەلکترونیانەت نەکەن هەوڵ بدەن لەگەڵیانە بۆ ئەوەی هەم خۆیان دایک و باو ئەگەر خۆیان تایمی خەویان ڕێک بخەن مناڵەکانی شاولەوانەکە بەس بەڵام ئەگەر من وەکو باوکێک مۆبایلەکە بەدەستمەوە بێ و بەخوا ئەویش وەک چاو لە منەکە و تایمی خەوی تێگەچێ مامۆستا خەوی خۆت لە سەعات چەندەوە بۆ چەنە چۆنە والله الحەملا باشە تقریبا 11 بۆ 12 تایمی خەومان تاکەی والله تر بە حکمی داوام وشمانەیە ساعات 6 هەڵەسین بەڵێ ماشەڵا باشە ینی تقریبا خۆت ڕاهێناوە یانە سروشتی واهێنا الحەملا والله ئەو ڕۆژەی داوامیشم نەبێر هەڵەسن مامۆستا بزە بدوایە کە تۆ ساعات 6 و 7 هەڵسای ئۆتۆماتیکی ساعات دێوە کۆڵێ وردە وردە ناچارەبی بخەویت بەڵێ بە تاکید بەس هەموو ئینسانیش بەدەست خۆیەتی بەس تۆ گەر مۆبایلەکە بەدەستەوە بێ بڵێ خەوم لێ ناکەوێت و تایمی خەونەکە بە تاکید خەوت لێ ناکەوێت ئەڵێ با مۆبایلەکەم پێ بێت تا چاو میلاکە بێ کاکە چاو بۆ ئیلاک نابێت بڵێ بەوە خەوم لێکەوێت زۆر جا مۆبایلەکە بەدەست دێ مۆبایلەکە ئاگری سەیرەکەی خەوت دێەوە چێنی ئەوە هۆگری مۆبایلەکە دانادێ لە بڕۆ مۆبایلەکە بەرەوە بێ دادەدەم چاویشە ڕاتە شەڵەکێن ئەویشمان هەیە سەلامەتێکە خزمەتانم کاوەکانیش بۆ ئەمە درێژکای شەڵاو وڵا سیستەمی خۆمان هەموو تێک چووە ئەرە وەڵا هیچمان سیستەمی خۆمان نەماوە بەعام جەناب و لە چەنەوە بۆ چەنە خەوی وەڵاهی ئەگەر زۆر بخەوین لە دووە خەوین دوو بەخوا ئەمە نمونەیەکی باش نییە مۆبایلی هەر مەشغوڵەوە نیە وەڵی مەشغوڵی موبایل و دنیا و ئەوە بە ڕۆژی شاتەمان هەنجا بەهۆی کارە و ناچاری زۆڵسی ئەو ڕۆژە لەوچی میزاج وەکو ڕۆژەی تر نەبێت کە زووتر خەوت بیوانی 100% وەکو ئەو ڕۆژە نییە کە شەوان زوو بخەوی بەیانیان ئەکتیڤتری الحەمدولله هۆشیارەکە هەیە کە جەنابیش بابەتەکە و پێ باش نییە ئاوا دوو بخەویت کەواتە بڕیاردانێکی پێویستە بە تاکی دەرە وەڵا بێ بڕیارێکی بێ خەون ڕێک بێت بۆی ژیانیشی ڕێک بێتەوە بەڕاستی جەناب ئاوا درەمخۆی خۆ مناڵەکان لەوەی هەر درەنگتر مناڵ بە حکومی مەکتەب زووتر ئەخەون بەڵام خۆمان مناڵەکانی بێ بە دایک و باوک یان بڵێن زوو بخەون وای تۆ بە تاکی دەبێ مناڵ بڵێ بخەون ئەرە وەڵا سەرکەوتوو بوو والله ساعات 12 خەوین تقریبا ساعات دەی بەیانی هەڵەسین ئەرە وەڵا تا ڕادەیە کە توانین بڵێن لە خراپەکە باشترە تا ڕادەیە کاتەکەی بەڵام خۆی تەندروستەکە لە دەوە بۆ 7 و 8 ئەوەیە دەمەوێت باسنەوە بکەین کە ئێستا بەداخەوە وای لێ تۆ مناڵەکان درەنگتیشە خەون سا دایکەکان 12 بخەون جایەوە مناڵەکان دووە خەون ئەمەش ئەوەی تر سیستەمەکەی تێکدا و لە ڕۆژە لەوچی میزاجێکی ئەوتویان والله بەنسبەت ئایلەی خۆمانەوە لە ساعات 12 تر 12 دقیقە هەموویە بێ بخەیە کاتە بۆ دیاری کرد کاتم بۆ دیاری کردووە بەزێت زۆربەی ماڵ بیستم ئەڵێ مناڵ هەیە ساعات تا 2-3 هەردانشێ بە دیار موبایلە و پلەیستێشنەوە ئەمانەوە خانەوادە هەیە لە سعاتێکەوە تەمان کارەبا بڕێت پاوەربانکیان بۆ ئینتەرنێتەکان دانا بۆی لە دوای کارەبا بڕانش بە تاریکیش بێت ئینتەرنێتەکان لێ نەبڕێ بەتاکیدەوە زۆربەی ماڵ وای لە هەتووە بەس خۆی وا باشە تر نەگە 12 باشە لە 12 تێبەڕ نەکە 12 خاترم گرتون قەینا با 12 بەتاکید ئەرەوەڵا ئەجنا تۆ لە ڕاستی و بێ لە ڕاستی بێ لە 9 بۆ 10 ئەبێ ماڵ گڵۆ بکوژێتەوە هەمی بخەیە ڕاستی ناوێ وا تەندروستە بۆی بانی زووش خەبەرە بێتەوە لەم بەعام باش نییە ینی خەڵک بەعام وای لە هاتووە با باسێکی خۆتکەین جارێ لە کەیوە خەوی لە کەی هەڵەسی وەڵای چونکە مۆزەفە من شەوان تقریبا سعات 11 و 12 جاری واشە تا یەکتر یەکونی بە پێی کات برادری شێت تەمان لە 2-3 خەومانیە
ئارەوەڵا خۆشم جاری وایە وام لێ ینی خەریک مۆبایلەکە خەریشی موبایل و بڵێن ئەتەرنێت و خەڵک بە عام وای لات مۆبایلەکەش جاری وایە ئێمە بە ڕۆژەکەش هەر خەریکی قەچی شەوەکەش هەر بێتان دووڕوە ئارەوەڵا بەتەشی دوایە ئەنی خەڵک بە عام وای لاتەوە ینی هەر یەک و دوان نێ بڵێن یەک کەس و دوو کەس بەشێکی تووڕەبوون و بەشێکی نەبوونی میزاجیش پەیوەندی بەو بابەتەوەیە کە تێرخەونی ینی پێویستە خۆی هەموو کەس 8 ساعات بۆ 9 ساعات بخێ هیوا هەیە ئەڵێ من حەقیقەمەوە تا 12 نیوەڕۆ خەوم بەس بەوە حەقکردنەوە نییە ناوەڵا خۆی دکتۆرەکانی ژەڵێن ئەبێ ینی لە سعات دەوە بە دوا بخەی بەڵێ ئەنی 8 ساعات بە تاواتی بڵێن بەو کەسە ڕێسی خۆیەکە کاتی خەو ڕێخستنی سیستەمی خەو جەناب و تا چەند پابەندی بەو سیستەمەوە زووە خەوی زوڵەسی وڵی منەوی ڕاستی ماوەیە خۆم لێ نا تێگەی تا لەخوا بەزای خەوەکەم زۆر زۆر باشە لە دەوری 12 و بۆ کەی تقریبا بۆ 8 و ئێستا وای لاتۆ ئەوەی جەنابیش تاڕ دێت تۆزێ درەنگە دوانزەوەوانە بەڵام هەیە درەنگتریشە چێ 2 3 گەنجەکان خەریک مۆبایلە بن وڵای ترۆ شتێکی باش نییە خەو کاتی خۆی کە کاتی خۆیان خەو کە نووسیت سەحەتە باشتریژە بێ بەڵام کات درەنگ نووسی حتمما جسمت تاوا نابێت تێبینی چییە پەیامت چییە بۆ گەنجان بۆ هاوڵاتیان کە پابەند بن بە کاتی خەوە وڵای خۆشتێکی چاکە پابەند بن بەڵام ئەستا وای لێ هاتووە ئەم مۆبایل وینە وایە تۆ خەو هەر نەماوە هێتا بەرە بەیانی خەریکی موبایل و مۆبایل بەکارەێنێت هیوادارم ئەو شتە تۆزێ با کەم کەنەوانێ لە کاتی خۆیان کەن تقریبا کێ خەوی کێڵەسی وەڵی تر دە و 11 بۆ 10 و 11 ئاوە تاکەی ئیتر ڕۆژێ 6 و 7 و 8 ئاوا 6 ئێستا شەوگاریش درێژە توانی هەم بەسەرکردنەوە کۆمەڵایەتەکان بکەی هەم با بڵێن نوێژەکان بە جەماعەت بکەی هەم دانیشتنێ بکەیت و بشخەویت زۆر مانیانە وای کەچی ئێستا گەنجمانەیە دووە خەوێ سێ خەوێ وڵای ئێستا دایک و باوکەکەش خراپ بەسەراتوە هەیە لەوانێت تا دووش نەخەوێ یەک نەخەوێ یەک دوو ئاواهی ئێستا کارەباکە سەعات یەکیشە بڕێە کەچی هەر ناخەوە مەقسەدی نییە و کۆڵی بێ هەڵ نەگرتووە کارەبا هەبێ و نەبێ کێش هەر مۆبایلەکەی شەحنی تیا بێ ئینتەرنێتەکە هەبێ بەسەر وایە زۆر ڕاستە بەڵێ ئەبێیت خۆمان ڕێخێنەوەوان نیە تۆزێ جاشت ئەوەیە بەقسەت بکەن ئایا مناڵە حەچی هەیە گەورەیە بچووکە مهمە بەقسەت بکات لە کاتی خۆیان بتوانێت بخەوێت و کاتی خۆیە گە بتوێ هەڵسێت و ئیتر ئاوایە شتەکان بەزیتر ئێستا شتەکان ئاڵۆزیش بووە بەڕاستی یعنی بۆ نمونە ئەمڕۆ ئەو ماوەیە کاکە تەلەبەش مەکتەبەکەیشی ماوە هەسێ بچێ بۆ مەکتەبەکەی بەیانی سعات 10 هەڵەسێ 9 هەڵەسێ 11 هەڵەسێ ئەوە ئەویش درەنگ خەوی لەیەکەوێت و بڕۆ بە خێراتیوە کەواتە بۆ ڕێخستنەوەی تایمی خەومانە بێ زوڵسین و زوو بخەوی ناکرێ ئێمەمانی ڕێکی خەینەوە بەڵام ئەو ڕۆژە سعات 11 نیوەڕۆ سابین 12 سابین توێ ڕێکی خێ ئەبێ زوو هەستی ئەبێ هیچ نەبێت لە 7 تا 8 تێنەپەڕێ خۆ کێ خەوی کێڵەسی وەڵی جاری وایە سێ خەوم سێ ئەوش خەریک مۆبایلەیان ئارە زۆر بێکداوەتی تەحتی لە جارێ وبانی بێ مەعاشیوە تەحتیلە هەری بادەیە خەو وەڵامیش سێن تەرنیە دەگەم منی چی بکەمەی بەیانیان کێڵەسی 11 و 10 و ڕاستی من سوپاسی ڕاشکاوی دەکەم دەست خۆش بەیانی خۆ یە مەکتەب نییە ئەی کاتی خۆی لە سعاتنەوە دا خەوتین بەس خۆی هەندێکجاکە ئیلتیزامەکەش وەکو پێویست نییە ینی دەوامەکە نییە هەوڵ بین خۆمان میکانیزمێدا بنین هەشت هەڵسی نۆ هەڵسین چۆنەجەر بە تایمەکە لێ دەگەچێتی بۆ شوێنێک میوانیە درەنگە خەویان میوانێ درەنگە خەوی دوایی لێو تێگەچێت بێ ڕۆژی هەوڵ بڵێ ڕێکی مێشک عیلاقی بەسەر مێشکەوە نییە کە مێشکی ئازەیە سعاسێ بخەیە بێ سعاسێ بخەیە شەوەکەی دریش شەوگاری ژێژە حەقا ینی بەڕاستی زیاتر سوود لە کاتەکە بین هەوڵ بن تا سعات 12 باشە سعاتێک کارەبا بڕێ لە یەکەوە بۆ سێ چیەکەن خەتی وانەیە سیمکارت ئەی چۆن بۆنێوانە بێکارەباییش ناتاخەوێنێ وڵی تە کە ماڵ مناڵ درەنگ خەوتن من شەرە بێ مەجبور تۆش خەوی لێ ناکەوێ چە نەخەویت
والله يانزا دوانزا لا باشە وەسەدە باشە خراپیش نییە دوانزا تێناپەڕێ لە یانزە و دوانزە تێناپەڕێ کاکی ها کاکی یانی بەیانی کە هەڵەسی کتاب و نوێش هەڵەسم نوێژەکەمەوە خەومەوە دوای هەشت و نۆ هەڵسی دوای ئەوە نۆ دا ئەو ناوە نۆ و نیو مناڵەکانیش درەنگترە خەون لە خۆوانیە بەڵێ هەرۆڵا مۆبایلە و تەلەڤیزیۆنە و هەمووی کێشەکە مۆبایلە کێشەیەم سەردەمە هەمووی مۆبایلە ئی خەو بە تایبەتی ئی مناڵ کۆنتترۆڵش ناکرێت نەوەڵە ئێستا دایک و با خۆم لە هەموو لە زۆر کە زیاتری ئەزانمەوە مناڵەکەی خۆم پێ کۆنتترۆل ناکرێت لەبەرەوەی ئەوەی کە من کچی گەورەش هەر عینەشت کۆنتترۆل نابێت کە بەدەستیەوە گرت ئەڵەی داینێ کاکە خراپە ئەمەیە ئەوەیە ئەم هەموو زەرەرەی هەیە هیچ ئیستا دایکێکم بینی وتی قسەی بۆ کردی ساسی بەیانیە خەو غەڵە چاوت وەڵامەگەر مناڵەکان بڵێن دایە بخەوە ئاخرەوە چەند ساڵێکی تر بە خۆی لارە بێتەوە زوو پیرە بێ زوو پیرە بێ نەخۆشی زووکاری تێکات بەرگەی نەخۆشی ناگرێت ئەو شتانە بە پێی شەوەکان ناگۆڕ درەنگترینی چەنە ڕاشکاو دوانزە و نیو باش ئەبێ کە هەڵسیدە وەڵا حەوت و نیو ئەو کاتان گەنجێ درەنگتریش بخەوانیە تەبعاً برادری خۆم هەیە پێنجی بەیانی خەوی پێنجی بەیانی ئەی کە هەڵەسێ وەڵا تەبعاً ئەبێ یانزەی نیوە ڕۆڵسێ و کاتیش تێرخەو نابێ هێشتاوانیە وەکوڵێ میزاجی ڕێک نابێتەوە تەبعاً گومانی تیانی وەکوڵە کاسبکاری بازاڕەکەی هەیە تا دووسێ لەم بازارە سوورەت وەڵاهی ئەوەیان بڵێم نازانم لەبەرەوە من خۆم دوانزە و نیو بخەوم حاڵی ئەوان نازانم کە یەخەوم ئەبێ هەبێت پێشتر بۆ بەدواداچوونەوە ئەوە چوین جای وا بۆ شەوان درەنگانێ بۆ هەنێ بابەت بەردەکی سەرا و بەردەم سینەماکان و بەردەم مزگەوتی گەورە لە فەفرۆش و کەبابچی و هاوڵاتێکی زۆر گەنجێکی زۆر خەریکی ناخواردن 100% گومانی تیانی ئەوە هەبوو لە ناو برادەرەکانی خۆشمان زۆر بەیان وتوێتی چواری بەیانی ڕۆشتون بنان خوارد هەنی ئەوە هەبووە بڵێ وەڵایی بۆ خەومان کەمە هەموو قەلەقین ئەم زروفە کێ بە باش زانێ سعات چەند بۆ چەنە خەوی کەیاڵەسی ئەی بە دەرمانەنوم هەروەڵا زەختم هەیە دەمحی سەدریم هەیە نامۆسانە خۆشە شەو نەخوونی بۆ ئەوەکەم نەوزاتەی خەریکی ئیتر ئیش و کار و ئەمانە با بڵێن سعات چەند حەپەکە خۆی بۆ ئەوەی تی ساحەتکەی سەقی یانزە و نیو دوانزای خۆم ئەوتر جاری وایە خواردومە جاری وایە شتێکیەتە مێشکم قالەقە بم بیری لێکەمەوە هەر بە خەبەرم هەروەڵا گەورە شیفا با ئیشەڵا ئێستا گەنجەکان درەنگە خەون دووە خەون سێ خەون بابا من فەیسبووکوانە گوێ نامێ گوێم لەوە نییە گوێ لە حەڵقەش ناگرم بەس ئەوەیە سەحەتم لەشم تەواو نییە گەورە شیفا با ئیشەڵا ئەم کەم خەویە ئەگەر ئێمە لە گەنجیا کەم بخەوین دوایی لە پیریا زۆر لێمان دیارەیەدا هەروەڵا تەبعاً بە تاکید ئەوەیە بەس ئێستا نەخەوتنەکەی من کاری کردوتە سەر سەحەتم ئەوتانە تووشی سەوفان و دەسم ئەلەرزێ و بازە شتێک نەنووسنە هەمووی نەنووسنەوە قەلەقیە کە ئینسان مێشکی ساف بوو هیچ خەیت ئەوە سەر خات سەرسەری خەوی لێکرد بڵێم چی بەیانیان زوو هەڵەسم بۆ ئیش ئێوارانیش درەنگ ئەڕۆمەوە ینی بەڕاستی خۆدانزانی ژیانەکە لەم ڕۆژەیە زۆر قورس بووە یعنی بەهۆی ئەم بێ معاشی و قەیرانەوە خەڵک وەزعی زۆر خراپە یعنی کاریگەری کردۆتە سەر هەموو ئیشوکارێکی ڕۆژانی هەموو هاوڵاتیەک و ئێستا ئەگەر بۆ نمونە وەزعی معاش باش بێت خەڵک یەتە بازار شتەکڕێ بۆ نمونە یعنی ئەو پێداویستی کە پێویستی بێ هەم دوکاندار هەموو کەسێکی سفادە لەو ڕۆکات خەوە جەناب کێ خەوی وەڵایی باش نیت وەڵایی بڵێم چی ینی وەزعەکە وایە هەموویمان لە قەلەقی کێ خەویت وەڵایی تر تقریبان بڵێم چی یانزە دەونی و یانزە خراپ نییە باشە باش کێ هەڵەسی ڕۆژانە وەڵایی ڕۆژانە ئیتر سعات حەوت شەش و نیو حەوت هەڵەسم بۆ ئیش لەش ساغ بێ ئێستا وای لاتۆ بەداخەوە گەنجان زۆر درەنگە خەون دایک و باوکانیشی هاتووتە سەر بەڵێ بێگومان ئەرە وەڵای ناڵێم یعنی زروفەکە واخوازێت کە هیچ کەسێ دڵی خۆش نییە یعنی هەموو کەسێ قەلەقە هەموو کەسێ لە قەلەقیاژی نزیکیمان لە تەکنۆلۆژیا وای نەکردو یەکجار ئاوا خراپبین دۆخمان بێگومان وەڵاوەش کاریگەری زۆرە ینی کاریگەری هەیە بەسەر هەموو کەسێکەوە بەڵامی تر ئینسان پێویستە چۆنەڵی
ڕێخستێ بۆ ژیانی خۆی کار لە هەموو ڕوویەکەوە. کێ خەویت و کێڵاسی؟ وڵی تقریبان لە دەوروبەری لە دوای دەوا خەوم باش لە دەوروبەری هەشت و هەشت و نیو شاوە خەبەر. بەڵام ماشەڵڵا زۆر باشیت. مناڵەکان چۆنن؟ مناڵەکان تۆزە خراپن. چەند دەخەونەوەن؟ وڵی ئەوان لە دوای منەوە خەون بە بۆنەی ئەم بڵێ ئاگام لیانی لە دوای منەوە خەون چونکە ئەوان تۆزە درەنگتر هەڵەسن لە خەونجا ئەم ئایپات و مایپات و موبایل و شتەش ئەوش تەسیری تێکردون. مەکتەبەکەش نەماوە. مەکتەبەکەش نەماوە. ئەنجا مەکتەب نەمانە لە هەمی ناخۆشترێکە. پشتی مناڵ سار دەکاتەوە. بەڕاستی وایە مامۆستا ئەم دە 15 ڕۆژەوای نەکردایە تۆزە چاوەڕێیان کردایە. ئەوانیش ئاناتیانەیە ئەوانیش بەجێی خۆی باسێکی تر بکەین لە مەسەلەی خەو و سیستەمی خەوەکە تا چەند هەوڵدا مناڵەکان هەڵبەی ڕێکی خەیتەوە. وڵی زۆر هەوڵیان لەگەڵایە ئەم بەزی تر تۆزەهینی خۆشیان ئەگەر بەیانیان زوو هەستن خوان تدریجی بەیانیان زوو ژەست نازانی چیەکەن. دایکی مناڵەکانیش لەگەڵ مناڵەکانە خەوەیان لەو زووترە. وڵی ئەویش تقریبان لەگەڵەوە ناخێت و لەگەڵەوە ناهەڵەسێ. بەس من چونکە پیایی بازاڕم ئەبێ من زووتر بخەوم و زووتر ئەست. تویان بۆ بێڵیش ئاسمانوانە زۆر سپاس. ئێستا خۆ دەزانی وای لێهاتووە گەنجەکان بە تایبەتی زۆر درەنگە خەون. وایە خۆی هەموو مەسەلەم تەکنۆلۆجیایە ئەم موبایلەیە خەڵق ئێستا وای لێ هاتووە بە شەو ناخەوێ بە ڕۆژە خەوێ. مناڵەکانی جنابی شووەرە و کێشیان ناشکر واتە ڕێکە خستووە لەخوا بە زیابێ ئاسایی خۆیان هەموو پێش 12 خەون. ئینتەرنێتەکان لێ بگوژێنیتر نەجات. ئەنتەرنێتەکە زۆر هۆکارە لە ماڵە بەزەگەر لە ماڵە شتێک دانرێویش وەکو نیزانەکەی چۆنە هەر کەسە بۆ خۆی یاسایەکی هەبێ ئەتوانم مناڵەکانی ڕێخا. الحەمدوللا جەناب و نیزامەکە دانا بە زیابێ ئەڵا لەخوا بە زیابێ نیسامەکەم وا داناوە بۆ خوان ڕێک و پێک کاری خوانە خەون. زۆر موبایلیشەوەی متەم نین لەبەرەوەی بەرنامەیەکمان دانەوە لە ماڵی خۆمانە کە دانیشتی موبایل بەکار ناین بۆ قسەکردنی خۆمان. وەک هەمیشە ڕای هاوڵاتیان لە سەر پرسی ئەم جارشمان جیاواز بوو وە خوێندنەوەی جیاوازە بوو کە بابەتەکەمان ڕێخستن و یەخستنی کاتی خەو و هەستان لە خەوە بۆ ئەوەی بە تەندروستێکی باشە و ڕۆژانە کار و فەرمانەکان جێبەجێ بکەین. بەشێک لە دایک و باوکان دەیاون خۆمان باش دەخەوین بەڵام مناڵەکانمان درەنگ دەخەون بە قسەمان ناکەن. مۆبایلە و نەبوونی مەکتەبە و نەبوونی ئیشەوە ئەکا مناڵەکانمان تا درەنگانێک بە بێداری بمێننەوە بە لە هەمان کەیچە باسییان لەوەکە تەنانەت کارەبا بڕانیش نابێتەوە ئەوەی کە بخەون پاوەڕ بانک یاخود لەناو مۆبایلەکانیانە سیمی ئینتەرنێت هەیە و بەردەوام تا شەحنیان پێ بمێنێ بەردەوامن بەشێکی دیکەیان وڵام مناڵەکانمان باشن خۆمان خراپیت خۆمان سێ و دووە خەوین و حەقە مناڵەکانمان پێمان بڵێ دای و باو بخەون. هەندێکی تریش خۆشبەختانە زۆر باش بوو یان ئێمە کاتمان بۆ داناوە لە ساعت 12 یان 11 و نیو 11 ئیتر ئینتەرنێتە کوژێنینەوە بڕیارمەداوە هەمووی بخەوێتەوە بەیانێکی زوو هەمومان پێکەوە هەڵدەسی ئەمەش هیواداری بێتە نمونەیەکی باو تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاتە زایە ناکات.